چۆنێتی برەودان بە بەرهەمی سروشتی خۆشبەختانە ئێستا بەشێک لە خاوەنکارەکان و سەرمایه‌گوزارەکان بیر لەوە دەکەنەوە ئەو خواردنانی کە دەدرێت بە ئێمە یان دەفرۆشێ لە بازارەکاندا بەرهەمی سروشتی بن کامە جێگەی دەستخۆشیە لەو ڕوانگانەوە کە هەندێک بەم جۆرە بیر دەکاتەوە. ئەمڕۆ خاوەنکارێک بەسەر دەکەینەوە کە خاوەنی کۆمەڵێک بەرهەمی سروشتین دیارە لەگەڵەوەشدا هەلی ڕەخساندۆ بۆ کە هەلی کار بۆ بەشێکی زۆر لەو گەنجانی کە لە نێو ئەم کارگە و ئەم پرۆدەکتانی کە ئەم بەرهەمی دێنێت و ئەمڕۆ زیاتر باز لەوە دەکەین ئەم بەرهەمانە چۆن سروشتین خەڵک چۆن بزانێت سروشتیە تەنها ناوێک بەسە کە دەرێمە لێرە ناو ناهێنین تەنها ناوێک بەسە یان براندێک بابەتێک بەسە بۆی کە بزانین سروشتیە خەڵک چۆن دڵنیا بێتەوە لە بەرهەمەکانەمانە کۆمەڵک پرسیارە ڕاستی زۆر بەڕێز سۆران جەمالێکین خاوەنکار کە ئێستا لە نێو ستۆدیۆی ڕۆژێکی ئامادەی کاک سۆران زۆر بەخێر بێ سڵاو لێ بێ و بانی باش کاک سۆران بەخێر بێ سەر چاوان کاک سۆران با لەوەوە دەست پێ بکەین چۆن خەڵک یان ئێوە چۆن بیرتان لەو کردەوە کە بەرهەمێکی سروشتی پێشەش بە هاوڵاتیان بکەن بڵێ سپاس بۆ پرسیارەکە سپاسانەکەم ئەوەی کە مەبەستمانە چۆن ئێمە بەرهەمی سروشتی پێشکەشی خەڵک بکەین کاتێک بەناو بازارە ئەگەڕێ یان سەری بازارەکانی عێراق و بە تایبەتی هەرێمی کوردستانەکەی سێرەکەی ئەو خواردنانی کە هەیە کێشەیەکی تایە یان کێشێکی تەندروستی هەیە لە ڕووی کواڵیەتیەوە گەر دیقەت بی زۆربەی ڕاگەاندنەکان یان ئەو فەحسوشتانی کە کراوە باسی و خواردنانەکان کەوا کەم و کوڕی و کورتی زۆری پێوە دیارە بە تایبەتی لە زەید کە خواردنێکی ئەساسیە وەکو هیچ خواردنێکی تر نییە ینی بۆ نمونە گۆشت مریشێک برنج ئەتوانی مانگ نیان خۆی بەڵام زەید وابزانم خواردنێکی بنەڕەتیە تۆ تەنها لە هێر کەوڕۆنێکە لە نسکێنێکە ئەبێ بەکاری بێنی ئەم خواردنە بنەڕەتیە ئەساسیە ئەوەی کە لە بازارەکانە هەیە و دیقەتمان نابوو خۆمەک و هاوڵاتیەک پێشتر سێمە کرد ینی کوالەتێکی زۆر خراپە بە دوایشتی باش ئاگەڕای دەست ناکە و هۆکارێکی سەرەکیش بوو بۆ هۆکارێکی سەرەکیشە بۆ ئەو نەخۆشانی کە هەیە بە تایبەتی جەڵدەی دڵ و با بڵین نەخۆشیەکانی تری وەکو مێشک و سەرەتان و زۆر شتی تر کە هەیە لەو بوارە لەو ڕوانگە من وەکو هاوڵاتی خۆم پیشەی خاوەنکاری ترم خاوەنی گروپی کۆمپانیەکانی کاشۆم کە لە بواری چیمەتەوە ئەو بارانەیە کارەکەم حەزم کرد لەو بارەشە سەرمایە گوزاری بکەم ینی خواردنێک دروستکەین بۆ هاونیشتیمانیانی خۆمان بۆ خۆم و هاونیشتیمانیان تا بتوانین سەرچاوی خواردنەکەمان کە ئەساسی ژیانی مرۆڤە شتێکی سروشتی بێ لەو ڕوانگەیەوە با بڵێن کۆمپانیای کاشۆم دامەزران کە ئێستا خۆشبەختانە لە زۆر باری خواردنا کارەکە وەکو بەرهەمهێنانی 28 جۆر زەید لە هەمان کاتە برنجی خۆماڵی کوردیمان کۆکردوێتەوە و لە ژەرناوی کاشۆیە بڵاویەکەینەوە لەگەڵ ئەوێشە با بڵێن لە پاژماوەکانی زەیتەکان ئێمە هەستاوین پاکەرە و سابوون و شتانی تر بەرهەمێنین کە گروپێکمان دروست کردو کۆمەڵێک زۆر باشە دەستە خۆش بێ کاک سۆران بە شێوازێکی گشتی هاوڵاتیانی ئێمە تا چەند خواستیان لەسەر ئەو بەروبوومانەیە کە لە وڵاتی خۆمان بەرهەمەهێنرێت باشە ئەگەر بڵین متمانی هاوڵاتیان هۆشیاریمان هەیە بەڵێ وەکو هۆشیاری هەیە من ناڵێم هەتیان بەڵام وەکو متمانەکە تۆزە کەمە یعنی کێنێتەوە لە بەرەوەی کەم و کوڕی هەبووە بەڕاستی لەنایەن ئەو خاوەن پیشۆکارانەوە پێشتر کەشتیان دروست کردووە لە بەرهەمی ناوخۆ بۆ لە عێراق و لە کوردستان بەڕاستی کواڵەتی وەکو پێویست نەبووە ئێمە وەکو کاشۆمانەوێ ئەو ڕێچکەیە بشکێنی و ئیشیشمان ئەگەر ناو نەڵێن سپاس دەکەم کاک سۆران بەشی ڕکلامیش لێمان هەڵنەسێت کاک سۆران بەخۆی لۆگۆیە بۆ ئیشەکەی تر ئەناسرێت دڵنیام تەنها مەبەستم ئەو بوو کە ڕوونکردنەوە بەم لەو بارە تۆ جەناب تو چۆن شتەکە شخصینیە بۆ شوێنی دێشە لێمان تۆڕەنە لە خزمەتانە بەڵێ باسی ئەومان کرد وتم بەڵێ متمانەکە هەیە ئێمە وەکو کۆمپانیای خۆمان وەکو کارگەکانی خۆمان خەریکی ئەوین ئەویش بەچی ئەو بەرهەمانی کە هەمانە هەمی ئەنێرینە وەزارەتی تەندروستی هەمی فەحسەکرێت و فەحسەکانیشی هەمیمان هەیە بەردەوام چاودێری بەردەوام ئێمە بەبێەوەی کە چاودێری هەیە خۆمان بەبێەوەی لە پیج و سۆشیال میدیای خۆمانە و لە تەلەڤیزیۆنەکانە کە ڕێکلام بکەین و هاندانی خەڵکەکەین ینی بۆ نمونە ئەو شێوازە فەحسانەی کە هەمانە بەڕێگاکانی خۆمان ئیگەرین بە خەڵک ینی تەنانەت دابەشیەکەین لەسەر جادەکان بە ماڵەکان لە سۆشیال میدیا تا خەڵک هۆشیار بێتەوە ئاگادار بێتەوە ئەم شتە بەرهەمە ناوخۆی جیاوازە لە بەرهەمە ناوخۆکانی تر و نەکرد جیاوازە بەڵکو کێبڕکیەکە لەگەڵ بەرهەمە پرکوالێتەکانی وڵاتانی دەوروبەرە ئێمە لەگەڵ ئەوەی کە هەندێک لە بەرهەمی وڵاتانی دەرەکی هەندێکی زۆر کوالەتی هەیە بەڵام ئەو بەرهەمانی کە هێتە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی و عێراق بەگشتی بەڕاستی زۆر کوالەتیکی نزمی هەیە و هەمی بەرهەمێکی دووبارە و ئەکسپایر و خراپە کاتە ئێوە گرنگی تەواو ئێن بۆ هاوڵاتیانی کە بەرهەمەکانی ئێوە بەکارێنێ کە لە ساس کۆمپانیای ئێمە لە دوو لەوانەیە بەڵێ بە تایبەتی زۆر ئێمە گرنگی ئین بۆ بارە یار بۆ ئەوش دروست بین ینی ئەسڵی ئیشەکەی
ئێمە ئەوەیە گرنگی بین بەوە تەنانەت خەریکی کۆنتاکتین لەگەڵ خەسخانی هیوا و لەگەڵ زۆربەی شوێنە تەندروستیەکانە تاکو هانی ئەوانیش بین کە ئەو بەرهەمانی ئێمە بەکاربێن لەبەری لە 100 سروشتین و دڵنیان کە ئەتوانن هاونیشتیمانیان بە ئەمانە بە مارکێتینەکەن یان خۆیان لە گرنگی بەرهەمەکان تێگەیشتون تۆ هەموو کەسێک دەردی کوردڵێ بە کەس بە دوی خۆی ناڵێتتر شە بەڵام تۆ بێ خۆت وەکو کۆمپانیا خەریک بیت بەڕاستی ئەو حقیقەتی کە خۆت هاتەوە ئەو ڕاستی کە هەیە لەگەڵ ئەو بەڵگانی کە هاتە ئەوە ئەسەلمێنێ بیگەنی بەو کەسولانان و ئێستا شەکەین هۆتێل و مۆتێلەکان تا چەند ڕاستەکەی منە ئەم بەرهەمانی ئێوە بەکاربێن یان بەرهەمی سروشتی بەکاربهێنن ڕاستێکی ڕێستۆرانتەکان لەبەر بە ژۆنتی تایبەتی خۆیان چونکە بەکارهێنانی ڕۆن بۆ خۆی کۆستێکی زۆرە کولفەیەکی زۆرە بۆ ئەو شوێنان و چەند جارێکیش بەکارهێنێتەوە لە مەتەمەکانە بۆیە مەتەمەکان بۆیان زەرەر ئەگەر بێتەوە ڕۆنی ئێمە بەکاربێنن چونکە بۆ نمونە بەڵێ زەرەرە بۆ نمونە ئێستا من هەندێک زەیتە بینم لە بەردەمی خۆماندایە ئەمە 900 میلیلیتریان 900 میلیلیترە ئەم 900 میلیلیترە چەند کیلۆ گوڵۆبەڕۆژەی ئەوێ تاوەکو بەرهەم بێت و تێچۆ باش ئەگە جوابی پرسیارەکەم ئەگە جوابی پرسیارەکەم بۆ بچی بۆ چێشخانەکان دەرینانێ لەبەرەوەی دەبێت زەیتی ئاوای ئەمە بە 3750 دینارە لەگەڵ ئەوەی کە بە بەراورد لەگەڵ زەیتەکانی ترە گرانە بەڵام لەسەر ئاستی جیهان هەرزانترین بەرهەمی سروشتیە ینی ئەوە وەکو ئەوە ینی ئەمەوەکو بەڵام بۆ مەطعم دەری ناهێنێت کابرای چێشخانە نەک ئەو زەیتە بازارانە جاری وایە لەگەڵ ڕێزم مناڵم هەمووی بەڵام شتە عامەکە باسەکەین کە هەیە زەیت بۆ ئەو 1500 دینار بکەوە باشە لەبەرەوەی چەند جارێکیش بەکاری ئێنێت تۆ زەیتی ئەمە چەند جار ناتوانانی بەکاری بێنیتەوە ئەو مشکلی نییە بەڵێ چونکە ئەو زەیتە زەیتی مهدرەجەکە و ئەیکڕێ لە 600 پلی گەرمیا گەرم کراوە و گازی هایدروجینی شلی بە تێکەڵ کراوە کە هیچ هەر بۆ تەندروستی زۆر خراپە ئەگەر بڵین ئەوروپا بۆچی بەکارێنێ ئەوروپا بەکاربەرێکی زەیت نییە ئەوەی خێزانێک لێرە بەکارێنێ لە مایەکە لە ئەوروپا 20 خێزان بەکاری نایێنێت ینی فەرقی زۆرە چونکە بەکاربەری زەیت و ئێمە حت بۆ نمونە برنجەکەی خۆمان نیو دەبە ڕبعێک دەبێ ئاوا زەیتەکەینە ناو برنجەوە لە کاتێکە زەیت بەکارهێنان بەو شێوەیە نیە لە هۆشیارێکی تەندروستی نیە ئەو ڕێکارە تەندروستیەکە نییە بەکارهێنانی ئێمە لەگەڵ وایە کە زەیت زۆر بەکارهێنین کە وتمان بابەتێکی ئەساسیە لەگەڵەوەش ئەوەی کە بەکارین زۆر خراپیشە هەر ئەوەشە هۆکارە بۆ جەڵدەی دڵ و بۆ ئەو نەخۆشی سەرەتانانی کە هەیە و خەسخانی هیوا لێکێک لە ئامارەکانی باسیگی کە لە مانگی دازنەیم لە مانگنی پێشوا 200-300 نەخۆش هاتووەنەوە زۆر باشە جگەلەوەی کە تۆ بەرهەمێک بەکاربێنی سوودی زۆر باشی هەبێ بۆ تەندروستی و لە بری ئەوەی کە زیان بە تەندروستیش بگەێنێ جا بەڕاستی زۆر خۆشە لە چێشتخانەکانمانە بێ لە نێو ماڵەکانمانە بێ لە کاتێکا تۆ کە ئەبینی دەبێت بە کوردی هەموو بابەتەکانی لەسەر نووسراوە هەمووی ڕوون کراوەتەوە لەسەری دەستان خۆش بێ نمونەتان زۆر بێ ئێوە تا چەند لە ڕێگای دانانی ئەم کارگەیە و توانیتانە هەلی کاریش بۆ گەنجانی شارەکەی خۆمان بەتایبەتر سلێمانی قسەی لەسەرکەین بڕەخسێنین سەریکە ئەگەر باسی هەلی کارکەین و باسی تاکەین و باسی ئیشکردن لە کوردستان بکەین بە بڕای من هەموو سەرمایە گوزارێک پێویستەوە بیرکاتەوە بەرهەمی هەیەی لە وڵاتی خۆی ئیشی تیابکە لەبەرەوەی بۆ خۆی ئەبێتە هۆکار و یارمەتی دەرێک و یاریدەدرێک بۆ بژانەوەی ئابووری وڵات کۆمپانیای کاشۆ بە نزیکەی 2 ساڵە دامەزراوە توانیمانە تا ئێستا 111 کارمەندمان هەیە لە سلێمانی و هەولێر و کەرکووک و ڕانیە و کەلار کە هەمووی بنکەی فرۆشتنیشمان هەیە سەرڕای ئەوەی کارگە سەرێکەکەی ئەوە تا لە ڕاپەڕین و با بڵێن بنکەکانیشمان لە مامۆستایان لە سلێمانی هەیە ئەمە وەکو ئەمە بۆ باسەکەم ئێمە توانین 111 کارمەند هەلی کار بڕەخسێنین تۆ بیرکەرەوە کەواتە 111 کارمەند لە کۆمپانیای ئێمە سودمەندە بەڵام ئەگەر من وەکو تاجرێکیشکەم تەنها و بەرهەمانە لە دەروی وڵات بێنە تەنها خۆم و لەگەڵ ڕێزم 4 کرێکار و لۆریەک دە کەسی چێ مستەفی دەبوو زۆر ڕاستە لە سەرواکرێڵان هەندێک لەو خاوەنکارانە کە بەرهەمێکی سروشتی دانێن ئەنی وترێت بۆ نمونە با لە زەیتەکەەوە دەست پێکەین نەگەڕاوکارانش توانن هەندێک لەم دیمەنانەتان بۆ بگازنەوە لەسەر شاشە دەڵێن گوڵۆبەڕۆژەکە لە وڵاتی ترەوە هێنرێت و بەڵام دەپەستێورێت یان بەپەستانی سارد ئەنەوەی کایبینین بەرهەم دەهێنێت بۆی کە تاوا سروشتی بێ چەند ئێوە بیرتانەوە کرێتەوە گوڵۆبەڕۆژەکەش گوڵۆبەڕۆژی خۆ ئەمە قسەیەکی زۆر بەس وەکو گوڵۆبەڕۆژەکە ینی بەرهەمی ترتان زۆرە سابونتان هەیە شامپۆتان هەیە پێما بێت زۆرە بینم بەڵێ زەیتی زۆر بچووکیشان هەیە ئەوانە زۆر بچووکیشمانە باشە با ئێمە لەو ڕوانگەوە سیرکەین ئێمە گوڵۆبەڕۆژەکە لە دەرەوەی هەرێمی کوردستان بزات لە وڵاتی ماڵدۆفاوە هاورداکەین بزە بەدامە ڕاستە و کەمیەکی زۆریش بە شێوەیەک ئێمە ساڵانە 2000 تۆن گوڵۆبەڕۆژە هاورداکەین خۆمانەوە کوالیتیمان نییە بەڵێ ئێستا ئەوە بۆ ڕوونەکەمەوە جارێک عیبێ ئێمە لە دەرەوە هاوردەکەین خراپیان باشە بێگومان باشەکە لەناو خۆیان بێ بەڵام من پرسیارێک لە جەنابەتەکەم یابان گەورەترین بەرهەمهێنانی سیارە ئاسنی هەیە یابان خۆی
ئەگەر زانیارەکان متابع بکە یابان تەواوی ئاسنەکەی لە دەروی وڵات هەورداکە ئەمە هۆکارێک نیە بۆی ئەو سیارە دروست نەکە باشە ئێمە وەکو خۆمان مەرحلە خەریکین ینی ئەو شتانە هەنگاو بە هەنگاوەکرێ ئێستا ئێمە وەکو کۆمپانیای بینی دووکەوانە بڵین خەریکین و هێناومان ئامێرەکانمان هێناوە کە ئەو گڵۆبڕۆژەی کە هەمانە بۆی بیکەینەوە بەناوک خۆمان ئێستا ئامێرەکەمان دانا و لە ساڵی داهاتوە خۆمان بەرهەمێنین لە هەرمی کوردستان لێرە و لە ڕانی و لە قەڵازە چونکە بەس تێچوو یەک کۆنتێنەر سیارە کە لێەوەی هێنی یەک کۆنتێنەر یەک بار 3200 دلار هەر ئەو 3200 دلار بۆ من بگەڕێتەوە ینی وەکو کۆمپانیا وەکو خاوەنکارێک بەڕاستی من مستەفی دەبم بۆیە لە قانجازمە بەڵام هەنگاویەکەم خۆ تۆ ناچی لێەوە دەست پێ بکەی ئەبێ جارێکە بەرهەمەکە بێنی لێرە دایبنی ئیشی تیا بکەی بزانی چۆن ئیشەکرێت دوای ئەوە هاند بێ اینجا بنسبەت گڵۆبڕۆژەوە دوو پرسیارت کرد یەکەم ئایان گڵۆبڕۆژەی جیاوازە بڵێ گڵۆبڕۆژەی علەف گڵۆبڕۆژەیەکە کەوا ئەخورێت ئەمە جیاوازە لە گڵۆبڕۆژەی ئەوەی کە ئەکرێ بەزیت ئەسڵەن گڵۆبڕۆژەی زەیدە ڕەشە وردە بۆ خواردن هەر ناکرێت چەورە زۆرانیەر ئاوا دەستێک بێت لە تۆزێکی گڵۆبڕۆژە زۆر چۆرە بەشێکان زۆر میلە و قاوەی هەندێکیان زۆر زەردی ئاڵتونی ئاوشەوە جیاوازی چییە؟ ئێستا عەرزە دەکەم ئەوان لە 155 بۆ 60 ئەو گڵۆبڕۆژەی ببەزیت کاتێک کە تۆ ئەیخیتە ناو جیازی پەستانی ساردەکە و لە 155 بێ بەزیت لە 2 کیلۆ بەنزیکی 1 لیتری تەواو زەیتت ئاەتێ معلم ینی لیتر وەکو کێشان لیتر وەکو کیلۆگرام نییە دوو هاوکێشی جیازن بەڵام بە 2 کیلۆ 1 لیتر زەیتت ئاەتێ نەک 1 کیلۆگرام 1 لیتر زەیتت ئاەتێ ئەمە وەکو ئەو جیاوازە لەم گڵۆبڕۆژەی علەفە کە لێرە بەکارێنە گڵۆبڕۆژەی علەف خواردن گرانە بە نزیکی کیلۆی بە 3000 بەڵام ئەو لە بۆرسای ئێستاژە گەر بۆی بگەڕێت لە رووسیا لە ماڵتۆف ینی بۆرسای هەیە چۆن نەوت بۆرسای هەیە کیلۆی کاتە 60 سنت 65 سنت ینی بەو شێوەیە ینی ئەو نییە بڵێ باشە زۆر جەخت لەسەر پەستانی ساردەکەنەوە لە دروستکردنی زەیتەکانە بە تایبەتر ئەم زەیتی گڵۆبڕۆژەیەکی ئێستا لە ستۆدیۆمە بەس لە پەستانی سارد چێ لە پەستانی سارد ئەو ناوکی گڵۆبڕۆژەیە بینیت بیخیتە ناو جیازێکەوە ئەی تون زەختی ئەکاتە سەر ئەمە پیوترێت پەستان سارد ئەوەیە کە هیچ گەرمیکی تیا بەکار ناهێنێت ینی ئەو کاتی کە تۆ زەیتەکەی هێتە خوارەوە بە گڵۆبڕۆژەکە توانی بە کەوچک ڕاستەخۆ بیخۆی ئەمە پەستانی ساردە پەستانی سارد تەندروستترین ڕێگەی بەرهەمێنانی زەیتە بەڵام لە ڕووی کۆستەوە تێچووی زۆر باشە باس لەوە کردت ئەم گڵۆبڕۆژەیە لە ئەو وڵاتەوە هێن هەرێمی کوردستان لەو بەروبوومانەی کە کۆمپانیاکی ئێوە بەرهەمێنن هیچ شتێکەیە هیچ ماوەدێکەیە کە لە ناوخۆی کوردستانە هەبێت و پێویست بۆ نەکا لە وڵاتانی دەرەوە بیان و بەکاربێنن مادەی سابوون و شامپۆشت کونجی بەڵێ کونجی ڕشکەی بەرهەمی وڵاتی خۆمان و بەکارین و کەمێکی زۆر ژەکرین و منتەقی شارە زۆرمان هەیە منتەقی کەلاروانەمان هەیە کە زۆرێکی باش کونجیان هەیە ڕشکیان هەیە مەلیان وەرەگرینەوە و ئیکڕین و خەریکیشین کۆنتراکتمان هەیە بۆ نمونە برنجی ناوخۆ ئێمە وەکو کۆمپانیای خۆمان با بڵێن خەریکین بەڵێ برنجەکەی لە منتەقی ئاکرێەوە هەمانە هەتا ئەگاتە منتەقی کەلار لە هەڵبەتانە کۆمەڵێک جوتیار و بەڵێ بێگومان هەمووی مستەفیدن بەڵێ گرێبەسمان هەیە لەگەڵ یانە کۆبنەوەمان هەیە لەگەڵ وەزارەتی ینی بەشی زەراعی کشتتوکاڵی کەلارە گرێبەسمان هەیە کارمان هەیە پێکەوە لەسەر کۆنتاکتین بۆ وەرگرتنەوەی برنجەکان لە جوتیارەکان ینی ئیشمان کردووە هەنگاومان ناوە دەست خۆش بە کاک سۆران جەمال خاوەنکار سوپاس بۆ تۆ سوپاس بۆ بەرهەمەکانت کە ئەمڕۆ تۆ دەکەت ڕازاندەوە سوپاسیش بۆی کە بەرهەمی سروشتی پێشکەش باوە بەهێوەی بەردەوامیتان دەستە خۆش بە ماندوو نەبی